ئاسایشی نەتەوەیی چییە؟ نەتەوەکان چۆن ئاسایشی خەڵک و خاک و ئاسمان و هەوا و ژینگە دەپارێزن. ئەگەر بڕوانین وڵاتانی پێشکەوتوو بەهۆی سیستمی بەرگریکارانەی بەهێزە وڵاتێکی بەهێزیان بۆ خۆیان دروست کردووە، وڵاتێک کە نەک لە هەڕەشە و گوڕەشە و گەلە کۆمەکی دەوروبەری نەترسێت بەڵکو زۆر جار بێباکیش بێت. ئەی هەرێمی کوردستان شتێکی هەیە بە ناوی ئاسایشی نەتەوەیی؟ هاوکات ئاسایشی نەتەوەیی تەنیا بەهێزکردنی قەڵاکانی سنوور و تۆڕە جاسووسیەکانە لەسەر ئاستی ناوخۆ یان بەهێزکردنی ئینتیما و متمانەی کۆمەڵایەتی و بیناکردنی دیموکراسی و خۆشگوزەرانیە بۆ هاوڵاتیان. ئەوەی کە پەیوەندی بە چەمکی بەجیهانی بوونەوە هەیە لە سەردەمی بچووکبوونەوەی دنیا و هەژمونی تۆڕەکانی نێتۆرک و ئەنتەرنێت و کامێراکانی ئاسماندا شتێک بە ناوی ئاسایشی نەتەوەیی ماوە بە تایبەت بۆ گەلانی پاشکەوتەی ئابووری و سیاسی و نەکلۆک و پڕ لە کێشەی ناوخۆیی. ئەمە وەکو گەلی کورد کە لە ئەزمموی خۆبەڕێوەبردندا دەیان هۆکاری خۆیی و ناخۆیی دوای خستوین چۆن ئەم پرۆژە و پرۆسەیە لە هەرێمی کوردستاندا سەر پێ بخەین. بنەران بەڕز و خۆشەویستدارکیان سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دەمەداری و بەڕز و خۆشەویست بۆ تاوتۆکردنی ئەم پرسە گرنگە بۆ هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێزان مافناز هاوڕێ تۆفیق، هەرچەندە کاک هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆن باڵای هەڵبژاردنەکانی سلێمانیە، بەڵام بەڕاستی من وەکو ئەو سیفەیە داوەتم نەکردووی بەخێربەی سەر چاوان وەکو سیفەتی ئەوەی کە وەکو مافناسێک زۆر جار لەسەر ئەم بابەتە توێژینەوە و قسە و نووسینت هەیە. هەروەها بەڕێز دکتۆر دلێر ئەحمەد مامۆستا لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی کە دووبارە بەڕێزیشتان گرنگیتان هەیە بۆ باسە بۆ گەلی کورد بە گرنگی زان دووبارە بەخێربی لەگەڵ بەڕێز دکتۆر ئەنوەر محەممەد فەرەج مامۆستای زانکۆ لە بەشی زانستی سیاسی و ڕاگەاندن کە هەم مامۆستای خۆم بووە هەم زۆر جار گرنگێکی زۆری هەیە. دایمەن تاوان بینەرانی بەڕێز و خۆشەویست هەمیشە پرسیارەکانی زۆر قورس بوو لە ئیمتیحانە، هیوادارم من لە دیالۆگەکەمانە پرسیارەکانم وەکو پرسیارەکانی ئەو نەبێ. دووبارە خۆشحاڵم بەخێربی بە خراپنی هەموو لایەکتانەکەم. کاک هاوڕێ لە جەنابتانەوە دەست پێکەم ئەگەر بکرێ بەڕاستی زۆر جار وەکو لە نووسین و تۆژینەوەکانی ئاماژەی پێکرێ ئەم مەفهومە لەسەر ئاستی نەزەری ڕەنگە تا ڕادەیەک کەمێکیشی لەسەر کرابێ، بەڵام لەسەر ئاستی تێگەیشتنی میلی تۆزێ چەمکێکی نامۆیە ئەگەر تێگەیشتن و ڕوونکردنەوەیەکمان بێتێ لەسەر چەمکی ئاسایشی نەتەوەی و گرنگیەکەی. سەرەتا سوپاسانەکەم بێگومان وەکو خۆشت باست کرد هەر بابەتەکە بۆ خۆی بابەتی ئاسایش و بە تایبەتی ئاسایشی نەتەوەی لە دوای جەنجی جیهانی دووەم لە دوای ئەو شەڕ و نەهامەتیە گەورانەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی ڕوبەڕووی بووەوە وەکو بابەتێک لە چوارچێوەی توێژینەوە و بابەتی زانستیا تەماشاکراوە پێشوەخت بەشێک بوو لە زانست استراتیژەکان، بەڵام لە ئێستا چگەی لەوەی زانست استراتیژیەکان گرنگیەدا بە بابەتی ئاسایشی نەتەوەی لە هەمان کاتە بەشێکیشە لە توێژینەوە و بابەتی زانستی سیاسی. قسە و باسی زۆر هەیە لەسەر پرسی ئاسایشی نەتەوەی، واتە ئێمە ناتوانین گەڕین بە دوو پێناسەیەکی لە ڕاستیە گشتگیر کە پێمان بڵێ ئەمە وێنەی ئاسایشی نەتەوەیە، یا بە جۆرێکی تر ئەتوانین بڵین ئاسایشی شینەتەوەیمان نییە یەک مۆدل بێ، بەڵکو کۆڵەکە و پایگشتیەکانی ئاسایشی نەتەوەی هاوبەشن، بەڵام لە ناو هەژمونی جیهانی بووندا ئێستا ئاسایشی نەتەوەی مەفهومەکانی زۆر جیاوازیان بەسەردا هاتووە. یەکێک لەو پێناسانە یاکێک لەو گشتگیرانەی کە دایرەی مەعارفی بریتانی بۆ چەمشی ئاسایشی نەتەوەیەکە پێی وایە ئاسایشی نەتەوەی بریتیە لە بەرگریکردنی نەتەوەیەک، توانای نەتەوەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشە دەرەشیانەی کە ئاراستەی نەتەواکرێت، واتە بیناکردن و دۆزینەوەی وزە و توانای نەتەوەیەکە وڵاتێکە بە هەموو پێکاتەکانیەوە وەکو نەتەوە لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی دەرەکی. یاکیشی دیکە لەو تێگەشتانەی کە لە توێژینەوە استراتیژیەکانە لە دنیا زۆر باوە بۆ تێگەشتن لە ناسینەوەی ئاسایشی نەتەوەی پێناسەکەی هێنری کیسنجەری وەزیری دەرەوەی پێشووتری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەو باوەڕی وایە کە ئاسایشی نەتەوەی ئەو هەوڵانەیە کە نەتەوەیەک ئەیە بۆ مانەوەی خۆی، واتە پرسی ئاسایشی نەتەوەی ئەبەسێتەوە بە پرسی توانای وڵات، توانای نەتەوەیەک بۆ ئەوەی ئێوێ بمێنێتەوە هەموو هێزانە سەرفەکە بۆ توانای مانەوە. بەڵام لە ناو ئەم پێناسانە یەکێک لە پێناسەکانی دیکە کە زۆر گرنگە بۆی زۆر ون نەبین لە ناو پێناسەکردنا، یەکێکە لە پێناسە هەرە بەناوبانگەکانی بواری ئاسایشی نەتەوەی کە ئەوانەی گرنگیان هەبێ بۆم بابەتە ئەم پێناسەیە لەلایەن پێناسەیەکی جۆرەکە لە دووبارە بوونەوە پێناسەکەی مکنمارایە کە یەکێکە لە توێژەرە هەرە گەورەکانی بواری ئاسایشی نەتەوەی و یەکێک لە کتێبە گرنگەکانی بە ناوی جۆهەری ئاسایش ئاماژە بەوا کاڵێ ئاسایشی نەتەوەی بریتیە لە توانای زانینی ئەو هەڕەشانەی کە وڵاتی ڕوبەڕوویە بێتەوە و ئاسایشی نەتەوەی ئەبەستێتەوە بە بواری گەشەپێدان لە بوارە جیاوازەکانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی. من ئەمەوێ بەدەر لەم پێناسانە کە لە ڕاستیە ئێستا ئەم تێگەیشتانە لە چوارچێوەی
بە جیهانی بوو نابوون بە پێناسی تەقلیدی بۆ تێگەشتن لە ئاسایشی نەتەوەی. یەشێک لەو بۆچوونە هەرە تازانێک کە قسە لەسەر ئاسایشی نەتەوەی یەکات یەکێکە لە لێکۆڵەرەوە استراتیژیەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە ناوی تۆماس بارنت ئەو باوەڕی وایە بۆ ئەوەی کە ئاسایشی نەتەوەی لی تێبگەی یا دروستی بکەی پێویست ناکە خۆمان و بکەی جەنەڕاڵە سەربازیەکان بێنی پسپۆڕەکانی بواری سەربازی و بەرگری بێنیت شارەزایانی بوارەکانی جەنگ بهێنیت بەڵکو پێویست دەکات مامۆستای ئابووری زانکۆکان پسپۆڕە باشەکانی بواری ئایتی و تەکنۆلۆژیا و هەروەها ڕێکخراوی بازرگانی جیهانی بینی مەبەستی ئەوەیە کاڵێ ئاسایشی نەتەوەی پەیوەستە بە جیهانی بوونەوە و ئاسایشی نەتەوەی بریتە لە ئاسایشی اقتصادی خۆ ماندوو مەکە بەوەی کە لە تەکنیکەکانی جاران ناوەڵاتان کاتێکە پەنایانە بردەبەر ئەوەی قەڵاس سەربازیەکان بەهێزکەن ئیمڕۆکە تەکنۆلۆژیای سەربازی بەهێز دەتوانێت لە ئاسمانەوە هەموو شتەکانی تو ببینێ جاران وڵاتان بۆەوەی هەواڵگری لەسەر یەکتری بکەن جاسووسیان بە ناوی گەشتیار و بە ناوی سەفارات و ئەو جۆرە بابەتان نانارد ئیمڕۆکە هاکرێک لە ماڵەکەی خۆی دانیشتووە بەهۆی پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا ئەتوانێت بچێتە ناو داتاکانەوە هەموو نهێنە گەورەکانی وڵاتە ببینێ و تەنانەت ئەم ڕووداوە لە وڵاتە پێشکەوتوەکانی گەورەشە ڕوویداوە بە کوردیەکەی ئەتوانی بڵێن ئێمە ناتوانین پێناسەیەکی دیاریکراو دۆزینەوە بۆ ئاسایشی نەتەوەی بەڵام ئاسایشی نەتەوەی ئەتوانین وێنای بکەین بۆ مانای کە هەموو ئەو وزانەیە کە لە وڵاتیشی دیاریکراوە هەیە وەکو وزەی مرۆیی وزەی ئابووری وزەی سیاسی کە کۆوەکرێتەوە بەرهێنانی تیاکرێت لە پێناوی پاراستنی وڵاتێک مەفهومی پاراستن لە ڕاستیە لە زانستی استراتیژی و بەتایبەتی لە زانستی ئاسایشی نەتەوەیە دوو مەفهومی هەیە بەشێشان ئەی بەستنەوە بە مەفهومی فراوانخوازی جوگرافی فراوانخوازی جوگرافی بە مانا کلاسیشەکەی سەردەمی ئیستعمار نا کە ئامانجیانەوە بوو جوگرافیایشی دیکە بگرن بەڵکو پیان وایە بێ ئاسایشی نەتەوەی لەبەرەوەی بەرژەوەندی ئابووری بەهێز کە ئێستا کۆمپانیا فراڕەگەزە گەورەکان لە بەجیهانی بوونە هاتوون و بەشی ئابووری لە ئاسایشی ئابووری نەتەوەی ئابووری نیشتیمانی خستۆتە هەڕەشە و کێبڕکێوە بۆیە زۆر گرنگە چەمشی فراوانخوازی جوگرافی بۆ مانایکە هەڕەشەکانی خۆت کێشەکانی خۆت فڕێدەیتە ئەو دی و بۆی تۆ بتوانی خۆ پارێزی زۆر باشە کاکاڕێ ئەگەر بەڕێستان سەرنجێکتان نەبێت لەسەر قسەکانی بۆ پێدانی تێگەیشتێکی گشتی لەسەر مەفهومی ئاسایشی نەتەوەی واتە چەمکی ئاسایشی نەتەوەی و هاوکات بنەماکانی و گرنگیەکەی ئەگەر بیبەستیتەوە بە هەرێمی کوردستانەوە گرنگی ئەم چەمکە و وروژاندنی و بە باسهێنانی و کارکردن لە ناو ئەو مەساحە سیاسی کاکرێ ئەم چەمکەتیایدا نەشونمای پێبین بۆ هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن زۆر خراپ من پێم وایە لە هەرێمی کوردستان هیچ بنەمایەکمان نییە بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی لە بواری عسکەریا زەعیفین لە بواری اقتصادیا زەعیفین لە بواری پێکهاتەی کۆمەڵایەتیا زەعیفین تا ئێستا کە ئاشتێکی کۆمەڵایەتی لە کوردستان نییە تا ئێستا دەوڵەت لەسەر بنەمای یاسا و جوودی نییە تا ئێستا دەستورێک نییە بۆ تەنزیمکردنی ئەو بابەتانەی کە ئاسایشی نەتەوەی دەگرێتە خۆی وەکو هاوڕێ بە ڕێزمان باسی لێوە کرد لەبەرەوە من پێم وایە کوردستان لە بۆشاییەکی گەورەی ئەمنی نەتەوەییدا دەژی ئێمە تا ئێستا کە موئەساسی عسکەری لە وڵاتی ئێمە بە حزبی کراوە دەستگای هەواڵگری دوو دەستگا هەیە کە بە ناوی دەستگای پاراستن و دەستگای زانیاری ئەم دوو دەستگایە دەستگای حزبین دەستگای حکوومەت و دەوڵەتی نین و تا ئێستا کە کلێنێکی گەورەیە و یاخود مەترسێکی گەورەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان موئەساسی عسکەری کوردستان لە دەستگای ئاسایشەوە بگرە و دەستگای پۆلیس و دەستگای هێزی پێشمەرگە و فەرماندەیی گشتیان ئەوانە ئەگەر لێکیان بدەینەوە بەراوردیان بکەین لەگەڵ بابەتی با بڵێن ئەمنی قەومی وەکو ئەو چەمکەی ئێستا ڕوون کرایەوە ئێمە پێمان وایە ئەو موئەسساتانە موئەسساتی حزبین وەک ئەوی موئەسساتی دەوڵەت بن ئەوانە هەمویان ئەندامەکانیان بە تەسکەی حزبی دەبێت بە ئاسایش بە تەسکەی حزبی ئەبێ بە پۆلیس بە تەسکەی حزبی ئەبێ بە پێشمەرگە لە جیاتی ئەوەی ئەو موئەسساتانە بکرێن بە موئەسساتی دەوڵەتی نیشتیمانی بەداخەوە لە وڵاتی ئێمە ئەوانە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی نەتەوەی لەژێر حزب با بڵێن دەجوڵێنەوە ئەگەر لەسەر ئاستی واقعی سیاسی و ئەو ڕەگەزە پێکەنەرانی کە بەڕێستان باستان کرد کاکرێ هەر هەمویان وەبەر بهێنرێن بۆ دامەزراندنی مەفهومی ئاسایشی نەتەوەی لەسەر ئاستی دام و دەستگا بێ یا لەسەر ئاستی وشیاری بێت ئەی لەسەر ئاستی مەسەلەن زانکۆکانی ئێمە لەسەر ئاستی ئەوەی کە ناوەندەکانی توێژینەوە تا چەند گرنگیان بم
چەمکە داوا بۆ ئەوەی کە تێگەیشتێکی گشتی دروست بکەن لەسەر ئاستی میلی چونکە ڕەگەزە پێکەلەرەکانی ئاسایشی نەتەوەی بەستەنیا دام و دەستگاکانی حکوومەت ناگرێتەوە بەڵکو بەپێی توێژینەوەکان وشیاری تاک و ئاستی خوێندەواری و هەستی نەتەوەیش گرنگە بۆ ئەملایەنە ئێمە دەزانین دروستکردنی نەتەوە لە ئەستۆی دەوڵەتدایە یعنی زانکۆ بەشێکی بچووکی ئەو دەوڵەتەیە ئەرکێکی لە سەرشانە بۆ دروستکردنی و یاخود بەعرەبیەکە بینا الئومە بیناکردنی نەتەوە بە شێوەیەکی وشیار بە شێوەیەکی با بڵێن ئەکادمی کە لە مستەقبەلدا فعلەن ببنە کەوادیری پێشکەوتوو بۆ پاراستنی وڵات و یاخود ببن بە پسپۆری جیازیا بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی لە بواری ئابووری بێ لە بواری سیاسی بێ لە بواری کۆمەڵایەتی بێ ئاسایشی نەتەوەی یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی پاراستنی نەسیجی ئیجتیماعیە یعنی ئەگەر تەمەشای نەسیجی کۆمەڵایەتی بکەین لە کوردستانە مجتەمەعی کوردی لێک بدەینەوە مجتەمەعێکی هەمەلایەنەیە تا ئێستا کە ئێمە بە زمانێکی یەکگرتو و قسە ناکەین ئەگەر بێت و لە دهۆکەوە تا دەگاتە منتقەی خانەقین حساب بکەین ئەمە وەزیفەی دەوڵەتە بێتن وەکو بۆ ئەمنیەت پاراستنی ئەمنی نەتەوە ئەو کێشەیە چارەسەر بکە دووەم نەسیجی کۆمەڵایەتی ئێمە تەمەشا دەکەین لە کوردستاندا فرا مەزهەب هەیە لە سونیا لە شیعە لە ئیسلامە لە یەزیدی لە دیانەتەکانی تری باڵین وەکو مەسیحی و شتی لەو بابەتە ئێمە چۆن بتوانین یەکێتی کۆمەڵایەتی لە ناو مجتەمەعی کوردی بپارێزین کە بە خاڵێکی گرنگی ئاسایشی نەتەوەیی حسێب دەکرێت زۆر باشە ئەگەر کۆمنتەکەتە تەواو کردووە سپاس دەکەم وڵا ئەگەر باس لە کێشەی با بڵێن ئاسایشی نەتەوەی بکەین و تەطبیقی بکەین لەسەر کوردستانە ئێمە ینی مەشاکلێکی ئەکجار زۆر و گەورەمان هەیە چونکە ئاسایشی نەتەوەی خۆی لە خۆیدا پاراستنی سەرۆت و ژیان و سامانی خەڵکە ئەگەر لەلایەنی قانونیەوە تەمەشای بکەیت تۆ دەوڵەت هەیە نەتەوەت هەیە نظامی سیاسیت هەیە وانە دانیشتوانەکە ئەرچی ئەو دەوڵەتەیە کە تۆ بیپارێزی لە چی دەیپارێزی لە هەڕەشەی دەرەچی و لە هەڕەشەی ناوەچی هەڕەشەی ناوەچی ئەوەیە کە تۆ ئەگەر هات و با بڵێن بێکاری زۆر بوو دەبێتە فەوزا ئەگەر هات و نزبەی نەخوێندەواری هەبوو کاریگەری هەیە بەسەر دواکەوتنی ئەو مجتەمە لە پرۆسی پێشکەوتنی تەکنەلۆجی و پێشکەوتنی وشیاریە لە سەرتاسەری جیهاندا تۆ پێویستت بەوەی بۆی ئاسایشی نەتەوەی خۆت بپارێزی بۆی مسابقە بکەی لەگەڵ وڵاتانی پێشکەوتی دنیا لە پێناوی ئینتاج و دابینکردنی بژێوی ئەو خەڵکە و بە تایبەت دوانەکەوتن لە بواری تەکنەلۆجیا تەکنەلۆجیای پیشەسازی تەکنەلۆجیا عسکەری و تەکنەلۆجیا لە هەموو بوارەکاندا ئەگەر وردی بکەیتەوە زۆر باشە دکتۆرە گەڕەم وڵات بەڕێز دکتۆر ئەنوەر وەکو ئەوەی کە کاکاوڕێ لە سەرەتای شرۆڤەکانیا باسی پێناسەی ئینسیکلۆپیدیای بریتانی کرد کە باسی ناشنال سکیوریتی کرد لەگەر ئێمە ئەمە وەربگێڕین بۆ زمانی خۆمان لێرەدا ناشنال مەبەست لە نەتەوەیە یا مەبەست لە دەوڵەتە هاوکات چەمکی ئاسایشی نەتەوەیی چۆن پەیوەستەکەیتەوە بە سیستمی حکومڕانی دەوڵەتی یا مەسەن هەرێمێکی وەکو ئێمە بەگشتی چۆن لە مەفهومی ناشنال تێبگەن لە ناو پێناسە ئینسیکلۆپیدیەکاندا سپاس بۆ هاوڕێیانشکە و ڕوونکردنەوەیانیاندا ئەمڕۆ من پرسیار ناکەم تر مەترسە پرسیاری قرس نەماوە هیوادارم وەڵامی ڕوون بۆ خۆمان و بۆ بینەرانی خۆشەویستیش بێنەوە من لەو مستەلاحەکەەوە دەست پێ بکەین وشەی ناشنال سیکیوریتی بێگومان وەکو ئەو بەڕێزانە ئاماژیان پێکرد بۆ خۆی بوارەکە تازەیە و ئەگەڕێتەوە بۆ سەردەمەی کە سەردەمی جەنگی سارد و دوای جەنگی جیهانی دووەم کە کێشەی ئەمنی یەکێک لە کێشە هەرە گەورەکانی جیهان بۆ بەتایبەت لە دیان هەردوو بلۆکەکەیە بۆیە دەوڵەت قەوسەمێت لە سەدەی 16 هەم بۆ یەکەمین جار لە ئەنجامی جەنگەکانی ئەوروپای ئەو سەردەم ئاسایشی نەتەوەی بۆ یەکەمین جار بەکارهێنراوە و دواتر لە دوای جەنگی سارد فعلەن گرنگی پێدراوەکو لە ئاستی بەڵام لە زانستی تازە زیاتر لە 74ەوە من مەستم ئەوەیە کە ڕەبتی کەم بە بەکارهێنانی جوان ئەوەی کە کاکتۆرتی بە بەکارهێنانی فراوان لە ئاستی جیهانە بۆ نمونە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کە باسی ئەمنی قومیەکە یەکسەر مەجلیسی ئەمنی قومی و راپۆرتەکانی ئەمنی قومی ئەمریکا بیرەکەوێتەوە کە گەڕینەوە سەر وەسایقەکانە بینین لە ساڵی 1974 ئەم مەجلیسە تشکیل بوو بۆ نمونە ئەمریکا ئێستا کە ئەوەی هەیە استراتیژەتی ئەمنی قومی خۆی هەیە کە هەموو 2 ساڵ جارێکی خاتە بەردەست کۆنگرس لەلایەن تەمان لەلایەن دەسەڵاتی تەنفیزیەوە ئەمە لە ساڵی 1986ەوە بە قانونێک ڕێکخراوەکە تا ئێستا تەنها لە 2010 تقریری 12 یان راپۆرتی 12 لەو بارە هاتووە لە ڕووی گرنگی پێدانەوە لە ئاستی جیهانیە
لەسەر ڕۆژ لە ڕۆژ دەستگایی و ڕیپۆرت بەڵێ جام ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەی جەنابێت لە ڕووی ئەکاڵی ناشنال سیکورێتی ئێمە کێشەمان لەگەڵ وشەی ناشنال هەیە بەڕاستی ئایا مەبەستمان ئەوەیە کە لە ئاسی عیلاقاتی دەولی و لە زانستە سیاسیەکان کاڵین دەوڵەت ناشنال ستەیت دەوڵەتی نەتەوەیمان مەبەستە کە ئەم نموزەجێ لە ئەوروپا و گوازراوەتەوە بۆ دەرەوەی ئەو بەڵام ئەم نمونەی مۆدێلی دەوڵەتە کە دێتە دەرەوەی ئەوروپا تووشی کێشە بێت لە ئەفریقا لە ئەمریکای لاتینی لە ئاسیا ئایا شتێکمان هەیە بە ناوی نەتەوە تا دەوڵەتی نەتەوەیمان هەبێ بۆنمونە ئەفریقا چەندین دەوڵەتی تیا ڕەنگە ژمارەی دەوڵەتەکانی زۆرتر بێت لە ژمارەکان دەوڵەتەکانی ئەوروپا بەڵام ئایا ئەساسەن هیچ دەوڵەتێک هەیە لە ئەفریقای دەوڵەتی نەتەوەیی بێ بە هەمان شێوە لە ئەمریکای لاتینی و لە ئاسیا و خۆرهەڵاتی ناوەڕاستوانە وشەی دەقا و هێنانی فۆرم و مۆدلەکانی ئاسایشی نەتەوەی ئەمریکی و سۆڤێتی و ئیسرائیلی ینی وە گواستنەوەی بۆ شرۆڤەکردنی ئەم واقعە دروست لە سیاقی خۆیانە لە ڕووی شکڵە و تووشی کێشە بین بەڵام ئەمەمانە ئەوە نییە لە ڕووی ناوەڕۆکۆ ئەوەی کە مەبەستی ئەمن و ئاسایشە لەوێ هەمان مەبەست لێرە پێویستمانە وەکو مرۆڤ وەکو دەوڵەت وەکو کیانەی کە هەمانە بە بیانووی ئەوەی کە لەبەرەوەی دەوڵەتمان نییە ناتوانین دەستبەرداری ئەو بین کە ئاسایشمان نەوێت وەکو ئەو کێشانەی کە کاگتۆر ئاماژەی پێکرد لەبەرەوە دێن باس لەوە ئەەکەم کە ینی ئەگەر هەموو پێناسەکانی ئاسایشی نەتەوەی کورد کەینەوە پۆڵێنیکەین لە دەدووشت بە دەر نییە لەوەتەی کە بۆ منە لە قورآانی پیرۆزە ئەفەرمێت فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني دو سر پێداویستی سەرەتایی ئینسان کە ئەمن و ئاسایش بریتەوەی لە خەڵک لە برسێتی ڕزگارکەی و لە ترس ڕزگاریکە کە دوو سەرەتاین دواتر لە جەنگەکان و لە سیستمە جیاوازەکانە تا ئەگەین ئەو استراتیژەتی ئەمنی قومی لە سەردەمی ئۆبامای کە 2010 بڵاو کراوەتەوە لەوێش باس لەوە کا دوو خاڵی هەرە گرنگی تایەکەم دیدگای استراتیژی ئەمریکا چییە دووەم چۆن مەساڵحەکانی خۆی لە دەرەوە گرنگی پێدا هەمووی بەسەر دوو شتا دابەشە بێ یەکەمیان ئەوەیە چۆن پارێزگاری لە بوون و مانەوە ئەەکەیت دووەمیان ئەوەیە چۆن پەرە بە مەساڵحەکانی خۆت ئەدەی و خۆشگوزەرانی هاوڵاتی زیادەکەی لە باشە بەڵام ئەگەر ئێمە تێگەیشتنەکە مەسەن بگوێزینەوە بۆ تێگەیشتنەکەی کاکاوڕێت تۆفیق لەسەر چەمکەکە مەسەن ئەوەی کە بەڕێستان باستان کرد زیاتر پاراستنی وڵاتە لە برسێتی و ترس بەڵام بەپی قسەکانی کاکاوڕێت تۆفیق بێکە باسی بە لە تێگەیشتنی ئەو توێژەرە ئەمریکیە کرد ئەم زیاتر باسی ئەوەی کرد کە چۆن بچیتە ناو ینی مەبەستم ئەوەیە زیاتر لە تێگەیشتنی ئەمریکیانەی ئەو توێژەرەیە کە کاکاوڕێ لە ناو شرۆڤەکانە باسی کرد خەسڵەت تعریف و تێگەیشتنەکان خەسڵەتێکی هێرشبەرانەی هەبوو وەک لەوەی خۆپارێزیانە لەگەڵ تام کەوتم دوو بەشە دوو بەشە ئەفم کە کاکتۆر یەکەم وتم تێگەیشتنە تەقلیدیەکە ئەوەیە تەنها پاراستنەوە تەنها تا کێسنجەر و تا ئەوانی تریش بەڵام ئەمڕۆ تێگەیشتنی کە کاکاوڕێ خستێ ڕوو ئەوەی کە دووەم وتم پەرەپێدانی ئەوەیە کە بەرژەوەندەکانی خۆت لە دەرەوە و لە هەمان کاتیشە خۆشگوزەرانی هاوڵاتی لە ناخۆ خۆشگوزەرانی ئەمڕۆ چەمکی ئاسایشی نەتەوەی لەگەڵ بیئە باسەکرێت لەگەڵ ژینگای باسەکرێت لەگەڵ هاوڵاتی بوونا باسەکرێت لەگەڵ چاک حکومڕانی دروست و چاکە کە یەکێک لە پایەکانی بریتە لە شەفافیت لەگەڵ تەکنۆلۆژیای زانیاری باز ئەکرێت هەموو ئەم شتانە ئەمڕۆ چەمکی ئاسایشی نەتەوەی یان نیشتمانی ئەگەر بە مەفهومێکی تربن هەمووی لە خۆی ئەگرێت تەنها ئەوەندە نەماوە ئەگەر جاران باس لە جەبهە و لە قەڵاکان ئەکرا ئەمڕۆ یەکێک لە توێژەران ئەڵێ ئاسایشی نەتەوەی ئەوەندە خۆی لە مختبەرێک یان لە تاقیگایکی کواڵەتی کۆنتترۆل ئابینێتەوە ئەوەندە خۆی لەسەر جەبهە نبینێتەوە چکە ڕەنگە بەرەی جەنگ و سەر سنوورەکان ئارام بێ بەڵام ئاسایشی خۆراک گەلێەوە لەوە گرنگترە هاوڵاتەکانە چی ئەخۆن وچیان بۆداگەڕەوە سەرما بەڵام بەڕێز دکتۆر دلێر ئێستا ڕێگەت دێم مەسەەن لە هوەری بەڕێوەبردنا شتێکەیە کاتێک هەڵسەنگاندن دەکەی بۆ بوارێک بۆ دەستگایەک بۆ وڵاتێک لە خاڵە پۆزتیڤەکانەوە دەست پێ بکە لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئەگەرچی جۆرێک لە واقعیت هەیە حاشا هەڵنەگرە لە قسەکان و شرۆڤەکانی بەڕێستانە یەکسەری بە وشەی نەخێر وەڵامی منت دایەوە ئەم وڵاتە زل و زەبەلاحە یعنی هیچ ڕەگەزێکی پێکێنەری تیانە کە بکرێ ئێمە وەبەری بهێنین کە خاڵی ئومێد و گەشی لەسەر هەڵ بچنین لە لۆجیکی ئەم دکتۆرە بەڕێزیزان کۆی کوردی بەڵێ زۆر مەجای ئەکجار زۆرتیایە بۆی تۆ بتوانانی لێرە دەستگایەکی ئەمنی قومی بەهێز لە کوردستان دروست بکرێ ئەوەی من پەنجەم بۆ ڕاکێشا خاڵە لاوازەکانی ئاسایشی نەتەوەیە لە هەرێمی کوردستان باش هەر ئەم خاڵانە ئێستا دەرفەتت دەیەم مەسەڵەن خاڵەکان لاوازن یا ئیدارەدانی خاڵەکان مەسەڵەن پێکهاتەکە لاوازە یا چۆنەتی ئیدارەدانی پێکهاتەکەیەکە لە بری خاڵی بەهێزەوە کردوێتی بە لاواز بۆ ئێمە ئەیتر بە تەکید ئیدارە پێدانەکەیە کە بەو شێوەیە باڵێن بە لاواز گەڕاوەتەوە بۆ خەڵکی کوردستان
ئێمە با بە ئاشکرا قسە بکەین ئێمە تەکنۆلۆژیای ئەگەر لە ڕووی عسکەریەوە باس بکەین ئەو بە چاوی خۆمان دەبینین سنوورەکانمان دەبەزێ تیارەی تورکی قەسف دەکات تۆپی ئێرانی بۆمبە باران دەکات ئێمە ناتوانین هیچ شتێک بکەین تەنانەت ئاسایشی نەتەوەیی لە دەست حکوومەتی یاریمی کوردستانە نەک لە دەست پارتێکی سیاسی ئەو بچێ ئیتفاق لەگەڵ دەوڵەتی ئێران بکاو ئێمە لە جەری دەبی خوێنینەوە کە بەهۆی ئەو ئیتفاقەوە بۆ تۆپبارانی ئێران لەسەر سنوورەکان وەستاوە ئەمە یەکێک خاڵی دووەم ئەوەیە کە وڵاتە زلهێزەکانی دنیا ئەو وڵاتانەی کە احترامی ئاسایشی نەتەوەی خۆیان دەگرن هەوڵ دەدەن پاراستنی ئاسایشی نەتەوەی خۆیان لە دەرەوەی سنووری خۆیان بکەن بۆ نمونە ئێستا تورکیا بۆ ئەوەی تووشی کێشە نەبێت لە وڵاتەکەی خۆی بەپێی ئەو نەزەریە و تێوراتانەی داود ئەحمەد ئۆغڵۆی وەزیری خارجی ئێستای تورکیا دایناوە کە لە کتێبی العمق الاستراتیجی هەمووی خستۆتە ڕوو هەنگاو دەنێ بۆ دەرەوە تەدەخل دەکات لە شؤونی سووریا تەدەخل دەکات لە لیبیا تەدەخل دەکات لە عێراق تەدەخل دەکات لە زۆر منطقە لە قەفقاز لە بۆسنا لەو دەوروبەرانەی خۆی بۆ ئەوەی کێشەکان لە خۆی دوور بکەوێتەوە ئەوەی پەیوەندی بە ئامن و ئاسایشی خۆی هەیە لە دەرەوە هەنگاو دەنێ ئەمە یەک لە دوای 2001 کە دوو بورجەکەی با بڵێن مرکزی بازرگانی جیهانی لە نیویۆرک تێکشکێنرا و ڕووخا ئەمریکا هەستا بە پاراستنی ئاسایشی نەتەوەی خۆی لە لە دەرەوەی ئەمریکا هەنگاوینە هات دوو ڕژێمی تاالبان لە ئەفغانستان و ڕژێمی بەعس لە عێراق ئەو دوو ڕژێمە ڕووخان بە ناوی ئاسایشی نەتەوەیی لە جیهان و لە ئەمریکا کەواتە ئەو وڵاتانێک کە احترامی خۆیان دەگرن ئەربەوەندە بەس نییە تۆ خۆت عەزل بکەی لە ناو وڵاتەکەی خۆت و بێدەنگ بی و جێیشێک یا دەستگایەکی ئەمنی هەندێک با بڵێن کەرستەی کوالیتی دابنێ بۆ فەحسی دا و دەرمانە مەسەلەی ئازوقەیەشتی لەو بابەتەیە ئەوانەی کە ڕێز لە ئەمن و ئاسایش خوێنرێن لە دەرەوەی وڵاتەکە هەنگاوی بۆ دەنێن لە مەحفەلی دەولی لە کۆنفرانساتی جیهانی لە نەترسان لەوەی بێ بە حلف لەگەر مەجموعەیەک دەوڵەت لە خۆ بەزلزانین لە منتیقەکە و ئیشکردن بۆ پەرەپێدانی ئەو قودرەتە بێگومان ئەو زۆرە وڵاتانەی کە بەو کارە هەڵدەستن یەکەمین عەقڵێکی سیاسی گەورەیان بە پشتەوەیە دووەمین ئیمکانیاتێکی اقتصادی و عسکەریان بەدەستەوەیە چکە هەر جۆرە تەدەخولکردنێک لە وڵاتان بەبێ پارە ناکرێ و هەر جۆرە بەرپەرزدانەوەیچیش بەبێت تەکنۆلۆژیای پێشکەوتوی عسکەری ناکرێت ئێستا من لە نێوان تێگەیشتنەکان تا ناخەریکە مەسەلەن هەندێک لە بینەران ئەگەر بتوانم بە ناوی ئەوانەوە قسە بکەم ون ئەبێ مەبەستمەوە نییە تێگەیشتنەکانتان نادروستە بەڵام دوو جۆر تێگەیشتن لەسەر مێزەکە خەنە ڕوو یەکێکیان بە تایبەت لە لای بەڕێستان باسی جۆرێک لە پاوەەر ئەکەن مەسەلەن ئەمنی قەومی ئەبەستنەوە نەک بە پاراستنەوە مەسەلەن ئەتانەوێت لە سایی چەمکی پاراستنی ئاسایشی نەتەوەییدا تەنانەت پاوەنخواز بین و هەنگاو بۆ دەرەوەش بهاوین ئەویش باسی ئەوەکە کە بریتە لەوەی کە ئەو ئاەتە پیرۆزەی هێنایەوە جگە لە تێگەشتە تیۆریە سیاسیەکانی خۆی باسی ئەوەکە پاراستنە لە برسێتی و هەڕەشە ئێستا کامیانە زیاتر هەمویانە بەو دلیلی کە تۆ بۆی ئاسایشی نەتەوەی پارێزی پێویستت بە دابینکردنی خۆراکەیە پێویستت بەوەیە هەڕەشەی دەرەچی لە ناو بی پێویستت بەوەیە ئەمن و ئاسایش لەسەر ئاستی مەزهبی سیاسی کۆمەڵایەتی تەنانەت چینایەتی بپارێزی بتوانێت تەکاملێکی ئیجتیماعی ئیتفاقێکی ئیجتیماعی لە ناو وڵات دروست بێ ئیتفاقی ئیجتیماعی بەشێکە لە پاراستنی با بڵێن ئاسایشی نەتەوەیی بە چی دەکرێت بەوەی کە تۆ هەنگاو بنێ بۆ دابینکردنی ڕەفاهەتی کۆمەڵایەتی بەوەی تۆ بێکاری لە ناو ببەوی بەوەی تۆ بەو ئەرکە پیرۆزە هەربستی مشتەمەئێکی واعی پێشکەوتو وشیار لە بواری خوێندن لە بواری ناساندن بە نوێترین تەکنۆلۆژیا دابین بکەی ئەمانە گشتیان وەکو باسم لێوە کرد بەشێکی بچووکن لە ئاسایشی نەتەوەیی زۆر باشە دکتۆر بەڕێز هاوڕە تۆفیق وەکو دکتۆر باسی کرد باسی خاڵە لاوازەکانی کرد بۆ ئەوەی کە هەڵسەنگاندنەکانمان دروست بێ وەکو چۆن خاڵە لاوازەکان ئەخێنە ڕوو ئەی خاڵی بەهێزمان چییە لەم وڵاتەدا و بەتایبەت لەم هەرێمەدا بۆ ئەوی کە بتوانین وەبەری بهێنین بۆ داڕشتنی تێگەیشتێکی ورتر لەسەر ئاستی وشیاری و لەسەر ئاستی دام و دەستگایی بۆ چەمکی ئاسایشی نەتەوەیی بەڵێ من وەڵامی ئەو پرسیارە دێمەوە بەڵام بەر لەوە پێم باشە بۆی قسەکانمان کورت و پۆختر بکەینەوە و ئەگەر لە هەندێک بابەتی زمانەوانی کە نرخی ئەکادمی خۆی هەیە دوورکەوینەوە کە پەیوەندی بە سروشتی زمانی کوردی هەیە دیارە پێشوەخت مەبەسمان لە ئاسایشی نەتەوەیی ئەگەر لە نزمانەوانیەکەی فرامۆش بکەین مەبەسمان لەو ئاسایشە نیە کە وڵاتێک گەیەوێ قەومێتێک پارێزێ ئاسایشی نەتەوەی بە مەفهومی پاراستنی وڵات بە مەفهومی پاراستنی هەموو نەتەوە هەموو خەڵکانی کە پێی وترێت ئومان بۆ مەفهومە نەک بۆ مەفهومی ئەگەر لە ڕووی زمانەوانیەوە بڵین ئاسایشی قەومێک چەند ئاسێکەیە لە ئاسایشی نەتەوەیی کە ئەتوانم ئەم ئاسانە یارمەتی وەڵامانەوەی پرسیاری تۆیاتەوە یەکێک لە ئاسە هەرە گرنگەکانی ئاسایشی نەتەوەی بریتە لە ئاسیشی ئابووری ئەو ئاسەیە کە تایە وڵاتێک بڕیارەیات
سەرۆت و سامانی سروشتی خۆی بەهسرگانی خۆی و بەرهێنانی خۆی چۆن ڕێکەخا و چۆن مامەڵی لەگەڵاکە بە مانایەکی تر کۆڵەکەی ئەساسی لە بەجیهانی بوونە لە ئاسایشی نەتەوەیە ئاسایشی ئابوووریە چکە ئاسایشی ئابووری یارمەتی کۆڵەکەەکانی دیکادا ئەگەر ئێمە مانەوە سیستەمێکی بەرگری بەهێزی سەربازی دابنین بۆی وڵاتەکەمان لە هەڕەشەی دەرەکی پارێزین ئەوە کۆمپانیا گەورەکانن ئەوەی واکە لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا موشەشێکی بەهێز دروست بکە و ئەم موشەکە بەهێزە لە دەریای ناوەڕاستەوە بتەقێنرێ بێت لە ناوچەیەکی هەورامانی هەرێمی کوردستان بە ناوچەیەکی دیاریکراوی بچێشێت ئەوە ئەو توانە ئابووری و تەکنۆلۆژیا بەهێزانەیە کە توانیوێتی ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە بکاتە ئاسایشیشی هێرشکان مەبەستم چییە؟ ئاسایشی نەتەوەی لە سەردەمی بەجیهانی بوونا کۆڵەکە ئاساسەکەی لە ئاسایشی ئابووریەوە دەست پێەکە چونکە ئەو بەشانی دیکە کاتێککە باسی لایانی کۆمەڵاتیەکەی کە پەیوەندی بە خۆشگوزەرانی کۆمەڵاتی و لە ناوبردننی هەژاری و بێکاری و دەرد و بەڵا کۆمەڵاتیەکانی دیکە هەیە بە سوشێشی ئابووری چارەسەرەکرێ و کارتی ئابووری لە کارتیشی ئابووریەوە بێ بە کارتێکی سیاسی ئێمە ئەوی قدرەی اقتصادی کوردستان چییە بۆ ئێمە لە هەرێمی کوردستانە توانایشی ئابووری وەکو توانە هەمانە هەرێمی کوردستان سامانێکی سروشتی زۆری هەیە ئەو سامانە سروشتێ بەشێکی زۆری ئێستا کەشف کراوە بەشێکی زۆری هەر نەزانراوە نەوە دۆزراوەتەوە غازێکی زۆرمان هەیە ئەڕوا ئاوهاو و کەش و هەواکەمان لەبارە بۆ کوشت و کاڵکردن ناوچەکەمان لەبارە بۆ بازرگانی کردن بەڵام لەبەر ئەوەی هەرێمی کوردستان یەکێکە لە وڵاتانەی چەمشی ئاسایشی نەتەوەی پەیوەندی بە چەم شێشی ترەوە کە پێوترێت دەوڵەتداری بە دوومانە بە مانایەکی قانونی بە مانایەکی دامەزراوەی بە مانا قانونیەکی تۆ کیانێکی ناوت دەوڵەتە بە مانایەکی تر ئەشێتەوە بە مانا قانونیەکەی دەوڵەت نەبی بەڵام دامەزراوەی دەوڵەتە دروست کردووە دامەزراوەی دەوڵەت چین سەروەری یاسات هەیە پەرلەمانێکی بەهێزت هەیە سیستەمێکی شەفافت هەیە سیستەمێکی ئابووری بەهێزت هەیە کە ئەم سیستەما بەهێزە ئابووریە لە چوارچێوەی سیستەمێکی نیشتمانیایە کە ئابووری بەکارهێنێ بۆ بەرژەوەندی گشتی و لە ناو بەکارهێنانی ئابووریە پلانی استراتیژی هەیە کە چۆن کارتی ئابووریەکە بە کارتێکی سیاسی وەکو دکتۆر دلێر وتی مەسەڵەن ڕەگەزە پێکەنەرەکان یان لە پێناسەکەی سەرەتای خۆتا کەوتتان کۆی وزە و توانای وڵاتێکە ئێمە وزەکەمان هەیە بەڵام خراپی و نەکبەتی کورد لەوەیە کە ئیدارەدانی ئەم توانا و ڕەگەزە پێکەنەرانە خراپە کاک ڕەنج ئاسایشی نەتەوەی بەشێکی بریتێ لە بابەتیشی کولتوری و بەشێکی بریتێ لە بابەتێکی سیاسی بابەتە کولتوریەکەی پەیوەندی هەیە بە ئیرادەی نەتەوەیەکەوە کەرامەتی میلەتێک کەرامەتی خەڵکێک چونکە لە زانستی دەروونناسی سیاسی کە باسی ئەمنی قەومیەکرێت توێژەرانی بواری دەروونناسی سیاسی پێیان وایە ئەمنی قەومی پەیوەندی بە بابەتیشی گرنگی سیاسیەوە هەیە کە پێوترێ بەقا مانەوە ئەڵێن هەر وڵاتێک هەر کۆمەلگایەک ئێوێ ئاسایشیشی نەتەوەی هەبێ واتە ئێوێ بمێنێتەوە عنصۆری ئیستقرار هەیە ئەو سیستەمە سیاسی کە ئێوێ ئاسایشی نەتەوەی بۆ وڵاتەکەی دروست بکە ئێوێ وڵاتەکەی داهاتووی هەبێت ئێمە ئاسایشی نەتەوەیمان نەبوو بە درێژای 2000 ساڵیش ماوینێتەوە لێرە مانەوە بەس نییە بۆ ئاسایشی نەتەوەی مانەوە بە مانای دامەزراوەی دەوڵەتداری بقامانەوە کەلیمەی ڕوونە ینی ئێمە 2000 ساڵە هەندێک لە مستەشریقەکان ئاماژە بەوە دەکەن ملەتی کورتوانیویەتی لە هەموو حملاتی مەغۆڵ و حملاتی پێشمەغۆڵ و لە دوای ئەوانەشەوە هەر بمێنێتەوە بەڵام ئەوەی کە بەڕێستان باستان کرد ئەوە ئەتوانین بڵین مانەوەیە مەسەڵەن وەکو ئەوی کە بەڕێستان باسی کردواکەوتووە بەڵام ئاخرمانەوە مەسەڵ مەبەستیمانەوە بەس بریتە لەوەی فیزیکەڵی نەمری تومری و بژی ئەوەی کە بەڕێستان باستان کرد لەسەر ئاستی زمان ئەڵی ئیشکالمان هەیە لەسەر ئاستی دامەزراوی ئەڵی ئیشکالمان هەیە لەسەر ئاستی حکوومەت ئەڵی ئیشکالمان هەیە لەسەر ئاستی پەرلەمان ئەڵی ئیشکالمان هەیە کەواتە ئەمە کەیمان کاگەڕنج ئێمە جارێکی کە کۆمنتێک پێویست ئەگەر بۆ ڕوونکردنەوە بمبورە کاگاوڕە لێرە هەستەکەم تێک چوونێکێ لە مەسەلەکان ئەمە دوو شتمان هەیە کە ئەمڕۆ لە دیراساتی تازە تەکیدی لەکەن بەنسبەت دەوڵەتەوە بێگومان لاوە بەڕێزانش ڕوونە یەکەم ئەو توانە خۆڕسکانی کە لە وڵاتێکە لەسەر خاچێک هەیە کە وەکو سامانی سروشتی ژێرزەوی سەرزەوی ئەمانە دوو ئەو توانایەیە کە ئەو توانە مرۆیە هەیە یا پێ ئەڵێن هێزی نوێ یا مۆدرن تۆ چۆن ئەتوانی ئابووری لە سەرۆت و سامانەوە بکەی بە سەرمایە چۆن ئەتوانی ئەممانەوەی کە 2000 ساڵە ماویتەوە لە ڕووی تعلیم و فێرکردن و ڕاهێنانەوە بکەی بەوەی کە کەسێکی هاوچەرخ بێت لە سەردەمەکەی خۆیان بژی چۆن ئەتوانی خاوەن ئەو تەحەدایمانەوەی کە هەمیشە بە شیعارات و بە شۆڕشوانە ماویتەوە ئەمڕۆ بیکەی بە سیستمێکی سیاسی کە بتوانین لەگەڵ ژیانی هاوچەر خابژی لەگەڵ کۆکن کە یەکێک لە ئامانجەکان ئەو دوشتە بێ پێکەوە کۆکرێتەوە
بێگومانمانەوە بەڵام کاممانەوە مانەوەیە کە خۆشگوزەرانی تیابێت خماوەیە کە بەس بە کەرامەتی ئینسان منیش دواتر دەرفەتەیەم با قسەکانی جارێکی ترەچمەوە سەر ئەو بەشەی یەکەم ئەگەر لە بابەت زمانەوانیەکان دوورکەوینەوە دیارە بابەت زمانەوانیەکان گرنگی خۆی هەیە واتە مامەڵەیشی مجەڕەدی زمانەوانی لەگە دەستەواژەیەکانەکەی لە بنەڕەتە بەشێکی ئاسایشی نەتەوەی کە ئەتەوێ قسەی لەسەر بکەی پرسێکی کولتوریە پرسی کولتوریە بە مانای ئەوەی کە ئێمە ئاڵین ئاسایشی نەتەوەی پەیوەندی بە چەمشی دەوڵەتداری هەیە ڕۆبەڕووی پرسیارێکە بینەوە کورد بۆ نەبە بە دەوڵەت ئەو پرسیارە پرسیارێکە یەکەم نرخێکی سیاسی هەیە و نرخێکی مێژووی هەیە و نرخێکی کولتوری هەیە پرسیارەکەین کوردستان سامانێکی سروشتی زۆری هەیە ژمارەی دانیشتوانمان کەمە ینی بە بەراورد بەو سەرۆت و سامان و سامانە سروشتەی کە سروشتەکەمان هەیەی و بەراورد بەو خەڵکی کە هەمانە داهاتەکەمان زۆرە پەیوەندی نێوان داهات و خۆشگوزەرانی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستانە چۆنە توانیمانە ئەو داهاتە زۆرە بە شێوەیەشی دادپەروەرانە دابش بکەین توانیمانە چەمشی داهات وەکووتم لە کارتێکی ئابوووریە بکەین بە کارتێکی سیاسی ئەمانە پەلچەشمانەکە بۆ بابەتێکی سیاسی و کولتوری بڕیاری نەتەوەیەک کاتێکە لە ڕووی وشیاری نەتەوەی و سیاسی نەشونماکە و خەونەکانی لە خەونی بچکۆلەوە بن بە خەونی گەورە ڕۆژگارێک ئێمە ململانە سیاسەکانی کورد خەونی میرنشینێکەوە بووە کە لە پشت سەری خۆیەوە دوو تاپڕ هەڵ بواسرێ و خەنجەرە ببن باخەڵیەوە بێت و کۆمەڵە جوتیار و پارچەیە زەوی دیاریکراوی هەبێ بەڵام جەنگیزخان خەونێکی تری هەیە سواری ئەسپی شێتێکە بێت و دا وڵات داگیرەکات و چیەکە ئێمە بێت ئەگەرمانەوێت تێبگەین لە پرسی کورد وەکو نەتەوەیەک کە ئێمە ئێستا لە ناو وڵاتێکە ئەژین ناوی عێراقا و ئەمانەوێ بیر بکرێتەوە ئەم شتێکمانێ ناوی ئاسایشی نەتەوەی بێن ئەگەرە بەمانەوە گفتوگۆکە بکەین بە بەڵگەی سەلماندن هەرێمی کوردستان ئاسایشی نەتەوەی هەیە هەرێمی کوردستان ئێستا بەشێکە لە دەوڵەتێک ناوی عێراقا عێراق بەپێی قانون و دەستور دەوڵەتێکی فدرالیە عێراقیشێکە لە وڵاتانی تا ئێساکە لەژێر کۆمەڵە بەندی ڕێکەوتنامەی جیهانی ڕێکەوتنامەی ئەنجومنی ئاسایش ڕزگاری نەبووە و عێراقیشێکە لە وڵاتانەی کە بە مەفهومی ئێمە وەکو هاوڵاتی کورد هێزی ڕزگاری خواز و ئازادی خوازی بێگانی لەسەر بەڵام بە مەفهومە قانونیەکەی تا ئێساکە هێزی بێگانە لەسەر خاکەکەیتی تەنانەت سەروەری بە مەفهومە قانون دەستوریەکەی عێراق لەکەدارە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست من سەرنجان بە کێشاکەمەوە بۆ لای قسەکانی سەرەتای بەڕێز دکتۆر دلێر باسی تورکیای کرد کە باسی ئەوەی کرد زۆر جار چەمکی ئاسایش لای هەندێک گەل و نەتەوە وڵات بووە بە بڵێ قەیرانەکانی خۆی فڕیاتە دەرەوەی خۆی و لەوە دەرچووە بەس تەنیا لە دۆخی خۆپارێزیە بێ بەڵکو زۆر جار هەنگاویش دەپارێزێ و ئەمنی ئاسایشی نەتەوەی خۆی بە سنووری پۆستاڵەکانیەوە ئەبەستێتەوە کە تاوەکو کوێ ڕۆییوە و ئەوێ تاوەکو کوێ بڕوات بەڵام ئەگەر بەپی قسەکانی بۆ بەپی ئەو وڵاتانە بێ کە تورکیا وڵاتان دەستیان تێخستووە کەواتە پرسی ئاسایشی نەتەوەی لە ناوچەکەدا و لە خۆرهەڵاتی ناویندا بەستەنیا پرسی ئەم هەرێمە بچکۆلەی ئێمە نیە کەواتە ئاسایشی نەتەوەی لای زۆر دەوڵەت کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە ئێمەش زیاتر ئەزمموی حکومڕانی و ئیداریان هەیە کەواتە ئەوانیش لە ڕووی خەمڵین و نەخەمڵینی ئاسایشی نەتەوەیەوە هێشتا هێمای پرسیاریان لەسرە پاش ئەم ناوبڕە دەرفەتی بەڕێز دکتۆر دلێرێم تێگەشتەکانی زیاتر ڕوون بکاتەوە چاڕوان